وكارێکی دیکە خەڵکانێکی دیکەن کە شایستەن بە ڕەحمەتی خوای گەورە ئەوانەی کە شەو نوێژەکەن. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فرميت رحم الله رجلا قام من الليل فصلى وأيقظ امرأته فصلت فإن أبت نضح في وجهها الماء. ورحم الله امرأة قامت من الليل فصلت وأيقظت زوجها فصلى فإن أبى نضحت في وجهه الماء. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فرميت الرحمة خوا لەو پیاوەی کە هەڵەسێ بۆ شەو نوێژەکەیەکە ئەوجا خێزانی هەڵەسێنێ با نوێژ بکات. ئەگەر خێزانی پێی قبول نەبوو ئاوە پەرژێنێ بە سەر و چایە بەشک و خەوەکەی بڕوات، یان خێزانی تەمەڵ بوو و بە پێچەوانەوە ڕەحمەتی خوا لەو ئافرەتەی کەش هەڵەسێ بۆ شەو نوێژەکەیەکە و پێ مێردەکەی هەڵەسێنێت و ئەگەر مێردەکەی تەمەڵ بوو پێی قبول نەبوو ئاوە پەرژێنێ بە سەر و چایە بەشک هەڵسێ شەو نوێژەکەی بکات. واتە برا عیزەکانم شەو نوێژ مای ڕەحمەتی خوای گەورەیە بۆ تۆ لە دەستی خۆتی مەدە. قەدیمان سەلەف بەو پیاوەی شەو نوێژی بکرا پێیان فرسان اللەیل، سوارەکانی شەو، ببە سواری شەو بەرەو بەهەشتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان هەستا بۆ شەو نوێژ، گوێی لە دەنگێک بوو لە پشت ماڵیەوە، وتی یا عائیشە هذا صوت عباد بن بشر. عباد بن بشر پیاوێک بوو لە ئەنسار بوو، دائیم شەو نوێژێ کرد، سەوتی خۆش بوو، قورئانی خۆشی خوێند، شەو قورئانی بخوێندایە خەڵکی گوێی بۆ شلە کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گوێی بۆ شل کرد، وتی یا عائیشە مە دەنگی عەبادەوە قورئانە خوێنێ و شەو نوێژەکە. عائیشە چونکە ماڵی نزیکی بوو ئەیزانی، قالت بلى يا رسول الله، نعم يا رسول الله. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی بەرزە کوتی اللهم ارحم عبادا، اللهم ارحم عباد، اللهم ارحم عباد. سێجا دوعای ڕەحمەتی بۆ عەباد بن بشر کرد. بۆیە برا عەزیزەکەم هەستە بۆ شەو نوێژ بابەر ئەم دوعای پێغەمبەری خوا بکەوی صلی الله عليه وسلم. دوعاکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕاستە بۆ عەباد بوو، بەڵام بۆ هەموو کەسێک هەڵسێ بۆ شەو نوێژ هەستە دوو ڕکات شەو نوێژ بکە بەشک بەر ڕەحمەتی خوای گەورە بکەوی.